باوکێک بڕیار دەدات هەر کەسێک هاوسەرگیری لەگەڵ کچەکەی بکات بەڕی $315,000 پێدەدات. باوکەکەی دەڵێت هیچ مەرجێکی بۆ ئەو کەسانیە کە دەبێتە هاوسەری کچەکەی، تەنها ئەوە نەبێت کچەکەی خۆش بێت و دڵخۆشی بکات. ئارۆن ڕۆتسۆنەخ ئەو باوکە تەمەن 58 ساڵە ملیۆنەرەیە کە بڕی $315,000 دەدات بە هەر کەسێک هاوسەرگیری لەگەڵ کچە 26 ساڵانەکەی بکات و بەشێک لە مڵکەکانیشی بەناوی ئەو کەسەوە دەکات. ڕۆتسۆنەخ سەرمایەدارێکی تایلەندیە و خاوەنی باخێکی میوەیە کە بەهاکەی بە چەند ملیۆن دۆلارێک مەزندە دەکرێت. کێڵگەی ڕۆتۆنێک لە ڕۆژێکدا نزیکەی 50 تۆن میوە بەرهەم دەهێنێت کە گەورەترین کێڵگەی میوەیە لە ناوچەکەدا. کچەکە ناوی کارنیستایە، تەمەنی 26 ساڵە، جگە لە تایلەندی زمانی ئینگلیزی و چینی دەزانێت. یارمەتی باوکی دەدات لە بەڕێوەبردنی کارەکانی، کەسێکی دەوێت هاوسەرێکی باش بێت و خێزانی خۆش بێت. دوای ڕاگەاندنی ئەم ئۆفەرە ژمارێکی زۆر لە گەنجان پەیوەندیان بە باوکەکەوە کرد. لە کاتێکدا کچەکە هەستی سەرسوڕمانی خۆی دەربڕی بەرامبەر بەو کاری باوکی کردوێتی و گرنگیدانی بۆی، بەڵام ئەو دەڵێت تا ئێستا هەر سینگڵە و بە هیچ کام لەو هاوسەرانە ڕازی نەبووە. هەرچەندە ڕۆتسۆنەخ منداڵی دیکەی کوڕی هەیە کە مڵک و ماڵ و کارەکانی بە میرات دەگرن، بەڵام جەختی لەوە کردەوە کار کات کچەکەی هاوسەرگیری کرد، ئەو کات سەرجەم ماڵ و مڵکەکانی دابەش دەکات بەسەر منداڵەکانیدا.